الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه الأمين، وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بريزان خوشويستان لفرموديكي تر لفرمودكاني 40 نووية كفرمودي بستو حفتمينة قراينا وخزمة جنابتان بو قسەکردن لەسەر یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی تر کە لەم فەرمودەیەدا و حقیقەت خۆی دوو فەرمودە ئیمامی نەوەوی دوو فەرمودەی هیناوە لە فەرمودەی 27 هەردوو فەرمودەکە طبعاً بڵێن نزیکی یەکە و یەک معنا و یەک واتایە. ئێمە ئینشاءالله هەوڵە دەین لەو بەرنامەیە قسە لەسەر ئەم فەرمودانە بکەین، ئەم دوو فەرمودەیە و ئەوەی کە پەیوەستە بەو بابەتە. فەرمودەی یەکەم کە دەجێرتەوە لە یەک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەربی بە ناوی النواس بن سمعان، عن النواس بن سمعان رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: البر حسن الخلق، والإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. أم فرمودي كم طبعا فرموديك صحيحة إمام مسلم روايتي كردو ولا صحيحة كي خوي. فرمودي دوامك بهمان معناها توا فرمودي هاولا كتري بريزة كبناوي وابصة بن معبد، عن وابصة بن معبد رضي الله عنه قال: أتيت رسول الله صلى الله عليه وسلم فقال: جئت تسأل عن البر؟ قلت: نعم. فقال: استفت قلبك، البر ما اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب، والإثم ما حاك في النفس وتردد في الصدر، وإن أفتاك الناس وأفتوك. أم فرموديك حسنة كإمام أحمد وإمام دارمي بسند حسن روايتي أنكردوا كدرين حسن يعني مقبولة، بلام يعني ناقة آستي حديثي صحيح، بلام لروي حكمه هيج جوازيك نية لنيوان حديثي حسن وحديثي صحيح. تنيا لحالتك أجابيتو تيك جيرانك تعارضك روي بدا لنيوان دو حديث يكك يان صحيح بي أو يتر حسن بي، وتعارضكش كلي وحقيقي وجوهري بي، كانت واندريت جمع توفيق بكري لنيوان هردو حديثك لو كاتدا حديثي صحيح بيشترى لحديثي حسن، أو كاتا ترجيحي حديثي صحيح كذا كري بسر حديثي حسنك وحديثي حسن إيشي بيناكري نكل بروا كمقبولني بس بل كل بروا چونك تعارضي هيا لقال حديثك كتر لخوي بهسترك حديثي صحيحة. بوي ليرا بريزان أمدو فرمودية مقبولة وبتايبتي فرمودي نواس بن سمعان كإمام مسلم روايتك كواتا يعني لروي ثبوت وجيجيري هيج قسي لسرنية وإشكالي تيدانية. أمدو هاولة بريزان بلين بناوبانج نين وتنانت فرموديشيان كما يعني كان فرمودي كان روايات كردوا هريك لوانا لبيغمبر درود خواه لسربي هل براوش ناوكيان ناموه لوانيا زور كس نيبيست بي أم ناوانا بلام أوانش صحابين. طبعا يعني أجر شي ترجمي أو جورا صحابانا كرتا يعني حقت زور زانياري نهاتوا ببراود لقل هاولا كاني تر مثلا كبتعبتي أواني كفرموديان زورا طبعا بقرية وتماشي ترجمة وميجو سيرتي أوانا بكيدا بيني زور بوردي وبتفصيلي وبدور ودريجي باسي جيان ناميان كراوة لكتبي تاريخ وتراجم وسير. بلام أواني كحديثيان كما أوانا كمتر
تەنانەت زۆر لەوانە یعنی ساڵی لە دایکبوونیان ساڵی وەفاتیان ئەوانە مەسەلەن دیار نییە باس نەکراوە تەنیا ئاماژەیەکی کورد کراوە بە ناو و نەسەب و لەقەب و کونیە و یعنی هەندێک زانیاری کەم و بە تایبەتی کە سەحابە بە شێوازێکی گشتی لە ڕووی عەدالەتەوە لە ڕووی ثبوتی عەدالەوە ئیشکالی لەسەر نییە بە بەڵگەی قورئان و سنەت و ئیجماعی زانایان بۆیە ئێمە هەر بە کورتی ئەوەی کە لەسەر هەردوو ڕاویەکە ڕاوی فەرمودەی یەکەم کە گوتمان النەواس بن سەمعان طبعا لەقەبەکەی کولابیە النەواس بن سەمعان الکولابی لە تەرجەمەکەی هاتووە کە لە شام نیشتەجێ بووە لەوێ دانیشتووە و لەوێ بڵێن ژیانی بەسەر بردووە و طبعا ئەمە سەحابیە یعنی ئیثباتی سوحبەکەی کراوە نەک تەنیا خۆی بەلکو تەنانەت بابیشی سەحابی پێغەمبەر بووە درودی خوای لەسەر بیکەواتە ئەمە یەکێکە لەو کەسانەی کە خۆی و بابی سەحابی بوون سەحابی ئەو کەسەیە کە پێغەمبەری بینیوە و لیقا ڕووی داوە لەگەلی وەلەو کاتە ئیماندار بی ئیمانی هەبی مسلمان بی و لەسەر ئیسلامیش وفاتی کردبی و طبعا ئەم حەدیسەشی طبعا کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە لا صحیحی خۆیدا کە حەدیثەکەی صحیحە راوی دووەم طبعا ئەم راوی یەکەم النەواس بن سەمعان زانیاری زۆر کەم هاتووە لە دەربارەی وەکو باسم کرد تەنانەت باس نەکراوە لە چ ساڵێک لە دایک بووە لە چ ساڵێک وفاتی کردووە بۆیە هەر ئەوەندە بە کورتی ئاماژەمان پێ کرد راوی دووەم ئەویش کە بەناوی وابیسە بن معبەد طبعا ئەویش یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی بەناوی وابیسە بن معبەد بن عوتبە سێ کونیەی هەبووە ئەبوو سالم ئەبوو الشعثاء و ئەبوو سەعید و نیشتەجێی کوفە بووە لە کوفە دانیشتووە و ژیانی بەسەر بردووە دوایێ سەفەری کردووە چوویتە ڕەقە کە بڵێن شارەکە لە سووریا و چار کوڕی هەبووە ئەم سەحابیە و هەر ئەوەندە باسکراوە کە لە زەمەنی هاڕون ڕەشید وفاتی کردووە بە تەحدیدیش نەهاتووە لە چه ساڵێکی دیاری کراوە بۆیە بەڕێزان حقیقەت ئەم دوو فەرمودەیە زۆر گرنگن و باسی زۆر وەکو دەڵێن یعنی زۆر شت دەگرتەوە یان ئەم دوو فەرمودەیە پەیوەندی بە زۆر لە بابەتەکان هەیە لەبەر چی لەبەرەوە چونکە ئەگەر دیقەت بدەی دەبینی باسی دوو شتەکە ئەم فەرمودەیە کە ئەم دوو شتە ئەگەر دیقەت بدەی پەیوەندی بە هەموو دینەوە هەیە پەیوەندی بە هەموو ئیسلامەوە هەیە ئەویش بریتیە لە پێناسەی بڕ و پێناسەی ئیفم زانم بەڕێزان لەم فەرمودەیە پێناسەی بڕ و ئیفم کراوە بڕ چییە ئیفم چییە یعنی بڕ چاکە باشە خێر ئیفم گونەح تاوان حەرام قەدەغە کراوەکان خراپەکان کەواتە بەڕێزان ئەگەر ملاحەزە بکەی هەموو شتێک یان باشە یان خراپە یعنی کە دەڵێن هەموو شتێک ئیتر ئەم شتە قسەبی یعنی هەموو قسەکە یان باشە یان خراپە کردەوە بی هەموو کردەوەیەک یان باشە یان خراپە صیفەت و ڕفتار و ئاکار بی یان باشە یان خراپە بۆیە یعنی ئەمە زۆر بەلیغە بەڕاستی ئەمە یەکێکە لەو فەرمودانەی کە وەکو پێشتریش باسمان کرد من جەوامع الکەلیم ئەو فەرمودانەی کە زۆر بەهێزن زۆر بەقوەتن زۆر بەلیغن بە داڕێژنەکی زۆر کورت پڕمەعنان بۆیە لێرە دەبینی پێغەمبەر درودی خوای لەسەر بی لەو فەرمودەیە پێناسەی خێر و شەڕەکە پێناسەی باشە و خراپەتەکە باشە پێناسەی چاکە و گونەحەکە یعنی بۆیە ئەگەر هەر کەسێک بێوێ بزانی باشە چییە چاکە چییە خێر چییە ئەم فەرمودەیە پێ دەڵێ بزانی خراپە چییە شەڕ چییە گونەح و تاوان چییە ئەم فەرمودەیە فێری دەکە پێناسەی بۆی دەکە بۆیە بەڕێزان فەرمووی البر حسن الخلق
وەکو گوتمان بر چاکە خێر باشە فەرمووی حسن الخلق. بزانە بەڕێزان لێرە باسی نوێژی نەکرد، باسی ڕۆژی نەهاتووە، باسی سەدەقە و زەکات نییە، باسی حەجی ماڵی خوا نییە، باسی شەعائیری تەعەبودی نەهاتووە. ئەدی باسی چی کراوە؟ باسی حسن الخلق. یعنی وەک ئەوەی بڵێ بڕ چاکە باشە خێر هەمووی کۆ دەکرێتەوە لە ڕەوشت بەرزی کەواتە ئایا بە معنای ئەوەی کە عیبادات گرنگ نییە لە دین؟ نەخێر، بەو معنایە نایە، عیبادات گرنگە لە دین، بەڵام لەوە گرنگتر ڕنگدانەوەی عیبادەتە لە لای تاکەکان و لە لای بەندەکان و لە لای خەڵک، لە لای موسڵمانان. ئایا ئەم عیباداتانە وای لە کەسەکە کردووە کە ببیت بە خاوەن ڕەوشتێکی بەرز؟ ئەمە زۆر گرنگە. بۆیە لێرە ڕەوشت بەرزی عیباداتیش دەگرتەوە، بەڵام عیبادات بە تەنیا ڕەوشت بەرزی ناگرتەوە. ئەمە زۆر گرنگە. زۆر کەس هەیە دەبینی زۆر پابەندە بە عیبادات، بەڵکو لەوانەیە بە کۆمەڵیش نەبی نوێژ ناکە، 5 فەرزە لە مزگەوتە و حەریسە بۆ ئەوەی کە نوێژەکان لە کاتی خۆی بە کۆمەڵ لە مزگەوت بکە لە سەفی پێشەوە. ڕۆژی مانگی ڕەمەزان پابەندە پێی، فەرزەکان، زەکات، حەج هەتا دوایی. بەڵام دەبینی ئەم کەسە لە مامەلەکردن و لە هەڵسوکەوتی خۆی لەگەڵ خەڵک لە ژیانی خۆیدا ئەم عیبادەتە ڕنگدانەوەی نەبووە لە هەڵسوکەوتی کەسەکە. دەبینی ئەم کەسە هیچ جێی پێنادا لە دەرێ بە هەر شێوازێک بی مامەلە دەکا، هیچ سانسور و سنوورێکی نییە، جێی بە حەلال و حەرام نادا، لەگەڵ خەڵک مامەڵەیەکی خراپ ئەنجامەدا، لەوانەیە ئیرەیان پێ بە غەیبەتیان بکە، زوڵم و ستەمیان لێ بکە، فێڵ و غەشیان لێ بکە، ڕکوکین لە دڵی هەبی بەرامبەر خەڵک و هەتا دوایێ. لە هەمان کاتدا ئەم کەسە پابەندە بە عیبادەتەکان. بۆیە ئەم نموزەجەمان هەیە. بەڵام نموزەجەی تر کە کەسێک خاوەن ڕەوشت بەرز بی و موسڵمانیش بی، طبعا ئێمە باسی ئینسانی ئیماندار و دیندارەکەین، کەسێک کە خۆی بپارێزی لە هەڵسوکەوتی خراپ لە دەرەوەی مزگەوت و لە دەرەوەی ماڵ و لەگەڵ خەڵک و لە شوێنی کاری خۆی و لە هەموو کات و ساتەکانی، حتمما ئەم کەسە عیبادەتەکەشی تەواوە، عیبادەتەکەشی کامڵە. بۆیە ڕەوشت بەرزی عیبادەتیش دەگرتەوە، بەڵام تەنیا عیبادەت مەرج نییە ڕەوشت بەرزی لەگەڵ بی. بۆیە قسەیەک هەیە دەگوترێ العبادات الشعائرية لا تصلح إلا بعد أن تصلح العبادات التعاملية. کەواتە بەڕێزان ئێمە دوو جۆر عیبادەمان هەیە، دوو جۆر بەندایەتیمان هەیە. عیبادەتێک بەندایەتیە کە پێی دەگوترێ العبادات الشعائرية، وەکو باسم کرد، نوێژە، ڕۆژیە، دەستنوێژە، زەکاتە، سەدەقەیە، حەجە، ئەمانە عیباداتی شعائرین. ئەم عیباداتی شعائریە مەقبول نابی هەتا عیباداتی تەعاملیشی لەگەڵ نەبی. یان کەی عیباداتی شعائری تەواوە؟ ئەو کاتە کە عیباداتی تەعاملیش تەواو بی. بۆیە لێرە پێغەمبەر درود خوای لەسەر بی فەرمووی البر حسن الخلق، یعنی باسی عیباداتی نەکرد، معنە لەم عیبادات زۆر گرنگە لە دین، بەڵێ بە تایبەتی فەرائیز، ئەو شتانەی کە فەرزن ئینسان دەبی ئەنجامی بدە وەکو خۆی، بەڵام دەبی ڕنگدانەوەی هەبی لە ژیانی ئەو کەسەدا. بۆیە ئەگەر دیقەت بدەیت تەنانەت خوای گەورە کە ئەم عیبادەتانەیان فەرز کردووە ئامانجێک لە پشتیتی،
يعني بزانە کاتی کە باسی نوێژەکە خوای گەورە دەفەرمی چی؟ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئەوەیە، نوێژ یان نوێژی تەواو، نوێژی ڕاست، نوێژی کامل، ئەو نوێژەیە کە ئینسان دوور بێختەوە لە کار و کردەوەی خراپ. یعنی کەواتە دەبی کەسی نوێژکەر خاوەن ڕەوشتێکی بەرزبی لە کاتی مامەڵەکردن و هەڵس و کەوت لەگەڵ خەڵک و لە بەرامبەر، دەبی ئاگای لە خۆی بی، دەبی بزانی کە ئەو تەنیا نەک تەنیا لە مزگەوت مسلمان و ئیماندارە، نەخێر لە دەرەوەی مزگەوتیش دەبی خۆی یعنی ئیسلامەتیەکە و ئیمانەکەی ڕەنگی بدەتەوە لە هەڵس و کەوتی و لە مامەڵەکردن و لە هەستان و دانیشتن و لە ڕوویشتن و لە قسەکردن و لە هەموو کات و ساتەکانی ژیانیدا دەبی ئەو خۆی جیاوازبی لەگەڵ خەڵکێتر، دەبی جیاوازبی لەگەڵ خەڵکێتر. بۆیە لێرە فەرمووی حسن الخلق، نوێژ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. کاتی کە باسی ڕۆژی دەکات دەفەرمێ لعلكم تتقون، خوای گەورە ڕۆژی فەرز کردووە بۆ ئەوەی کە تەقواتان هەبی، بۆ ئەوەی خۆتان بپارێزن، بۆ ئەوەی کە نەفستان بەرز ببیتەوە لە دنیا، بۆ ئەوەی کە چاوتان لە قیامەت بی، بۆ ئەوەی کە ئەتوو لە یعنی واد لێ بکەت لەگەڵ خەڵک مامەڵەیەکی تەندروست بکەیت، بۆ ئەوەی هەست بە ئازار و نەخۆشی و بڵێن برسیەتی فەقیران بکەیت کە توش بە ڕۆژی دەبی. کەواتە هەدەف لە پشتی بۆ ئەوەی کە ئەم ڕەوشتە وەری بگری، ڕۆژی فەرز بووە. یان زەکات، خذ من أموالهم صدقة تطهرهم بها وتزكيهم. ئەو زەکاتە بۆ چییە؟ بۆ ئەوەی کە پاک ببیتەوە، خۆت و ماڵەکەت پاک ببیتەوە لە حەرام، بۆ ئەوەی پەروەردە بکرێ ئەو کەسە، یعنی پەروەردەی دەرونی بکرێ، بۆ ئەوەی هەست بە ئازاری بەرامبەر بکرێ، بۆ ئەوەی هەستکردن بە بەرپرسیاتی و بە هاوکاریکردنی خەڵکانی تر، بۆ ئەوەی ئەخوەت و مەوەدە و خۆشەویستی و نزیک بوونەوە لە ناو خەڵک و لە ناو ئیمانداران و مسلمانان دروست ببی، بۆ ئەوەی ئەم تەبەقیەتە نەمینی، ئەمە لە ئاستێکی بەرزە و ئەویدی لە ئاستێکی نزمە ئەوە حساب بۆ ئەوە ناکە، ئەمە سەلامی ئەوە جواب نادێتەوە، ئەوە قسە لەگەڵ ئەوە ناکە، ئەوە سەردانی ئەوە ناکە، لەبەرەوە ئەمە لە کۆمەلگا ئاستێکی بەرزی هەیە. نا، ئیسلام هاتووە ئەو شتانە نەیەلی، مسلمانان هەمویان برای یەکترن، دەبی ئەم هەستکردنە لە ناو ناخی ئینسانی ئیماندار و ئینسانی مسلمان دروست بووی. بۆیە مەسەلەن یەک لە عیبادەتەکان کە زەکاتە خوای گەورە فەرزی کردووە، یان سەدەقە، بۆ ئەوەی کە ئەم ڕوحە دروست ببی، ئەم هەستە دروست بی لە ناو ناخی ئینسانی ئیماندار. ئەو کاتە ئەمەیە ڕەوشبەرزی، ئەمەیە ڕەوشبەرزی. ئەوجا حەجی ماڵی خواش، کەسێکە دەچی من حەجە وەلەم یەرفەث وەلەم یەفسوق وەلەم یەجهەل رەجەعە کەیەومی وەلەدەتهو ئوممه. زانە لە حەج کاتی ئەو کەسە حەجەکەی مەقبولە کە دەچیتە ئەوێ گونەح و تاوان و قسە و غەیبەت و یعنی ئەو شتانەی تێدا نەبی، بۆ ئەوەی کە ئەم ڕوحیەتە دروست ببی. کەواتە بەڕێزان، تەنانەت عیبادات، مەفهومی عیبادات لە ئیسلام بۆ ئەوەیە کە کەسێکی ساڵح دروست ببی لە ناو کۆمەلگا، و کەسێکی مصلح، کەسێکی چاکەکار و چاکخواز و ئیسلاحکەر دروست ببی لە ناو کۆمەلگا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی البر حسن الخلق. بەڵام لە فەرمودەی وابیسا، فەرمودەی دووەم، فەرمووی البر ما اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب. لێرە ئەمە بە فراوانتر هاتووە. بر چییە لێرە لەو فەرمودەی وابیسا؟ بر ئەو شتەیە کە طبعا ئەمە باسی چی دەکە؟ باسی جارێک کەسی مسلمانی ئیمانداری خاوەن بڵێن نەفسێکی ساخ و دروست و سەلیم، ئەو کەسە هەر شتێک لە ناو ناخی خۆی، لە ناو دڵی خۆی حەز بکە کە ئەمە شتێکی مەقبولە، وەرگیراوە، شتێکی چاکە، شتێکی باشە، ئەمە بڕە، ئەمە بڕە، وجا بە عام هاتووە. بەڵام ئەمە بەڕێزان، ئەمە وەکو باسمان کرد، ئەمە
باسی چ دەکە باسی نفسی سەلیمەکە چونکە جاروا هەیە نەفس کە ئەنحرافی کرد ئەو نەفسە کە ئەنحرافی کرد کە دوور کەوتەوە لە ڕێباز و لە پەیام و لە منهەجی خوای گەورە و چوو ناو دنیا و غەرق بۆ لە گونەح و تاوان یعنی وای لێ دێ ئەم نەفسەکە ئەوەندە دوور کەوتەوە لە حەق ئەوەندە خراب و پیس و بووگەن بووە وای لێ دێ تەنانەت شتی باش بە خراپە دەبینی شتێک چاکە باشەیە خراپە ینی باشەیە خێرە ئەو بەشەر دەبینی شتێکە گونەحە تاوانە مەعسیەتە بڵێن خراپە ئەو بە باش دەزانی لێرە باسی ئەم نەفسە نییە ئەم نەفسە صیفەتی خۆی لە دەست داوە ئەم نەفسە نەفسێکی پیسە ئەم نەفسە نەفسێکی منحرفە بەڵام باسی نەفسی ئیماندارەکە نەفسی ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دەفەرمێت ئەمە بەڵگەی چییە بەڕێزان ئەمە بەڵگەی ئەوەیە کە خوای گەورە ئینسانی دروست کردووە لەسەر فیتڕەتی پاک فطرة الله التي فطر الناس عليها فطرەی پاک خوای گەورە ئینسانی وا دروست کردووە هەر لە منداڵیەوە وردە کە گەورە دەبی خێر و شەڕ لە یەکتر جیا دەکەتە هەر لە منداڵیەوە دەزانی کە بۆ نمونە دزی کارێکی خراپە بۆ نمونە درو کارێکی خراپە بۆ نمونە ستەمکردن ینی منداڵ مەسەلەن دەبینی کاتی کە کەسێک درووەک لەگەلەکە چۆن فێرە درو دەبی لەبەرەوە لە دایک و باب و لە دەوروبەر کە دەبینی کەسێک دروی لەگەلەکە دوای فێرەبی وی لە معدەنی خۆی منداڵ لە منداڵی خۆی خوای گەورە وا دروستی کردووە وا خستیتە ناو ناخ و دڵی کە صیفەتە خراپەکان بە خراپە بزانی صیفەتە باشەکان بە باشە بزانی یعنی بۆ نمونە ڕەوشتی شەرم و حەیا هەر لە منداڵیەوە مەسەلەن دەبینی کاتی کە ئەم منداڵە کە جلی لەبەر نییە یان دایکی دەیەوێت جلی بگۆڕی یعنی پێی خۆش نییە منداڵەکانی تر بیبینن دەیەوێت خۆی داپۆشی یان قبول ناکە ئەیخوا ئەمە مناڵە چۆن زانی ئەمە خوا دروستی کردووە بۆیە بەڕێزان ئەم فیتڕەیە کە خوا ئەوها لە ناخی ئینسانی دروست کردووە بەپێی بی ئەو ژینگە و دەوروبەر دەگۆڕدرێ بەپێی کات دەگۆڕدرێ وئیلا ئەگەر ژینگەی دەوروبەری مساعد نەبی بەلکو مساعد بی بۆ ئەوەی بچەسپێ زیاتر ئەم ڕەوشتانە ئەم کەسە ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕەوشتانە دەچەسپێ لە ناخیدا و هەتا دەمری لەسەر ئەم ڕەوشتە بەرزانە ژیانی خۆی بەسەرە بە و ڕەوشتە خراپەکان دوور دەکەویتەوە لە ڕەوشتە خراپەکان بۆیە لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەم نەفسەمان بوو دەکە ئەم نەفسە کە نەفسی چییە نەفسی سەلیمە نەفسی ساخ و ئەم نەفسەیە کە هەر لەسەر فیتڕەی پاکی خۆی مایتەوە ئەم نەفسە هەر کاتێک هەر قسەیەک هەر کردەوەیەک هەر صیفەتێک ئەگەر بە باش زانی یعنی اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب يعني دڵی مرتاحە لەو قسەیە لەو کردەوەیە لەو صیفەتە کەواتە ئەمە بیڕە ئەمە چاکەیە ئەمە باشەیە بۆیە بەڕێزانە هەیە بڕ لە هەردوو فەرمودەکە بە شێوازێکی عام هاتووە باسی ئەم چاکە و باشە و خێرەکە کە طبعا ئەمە هەمووش لە هاتووە لە فەرمانەکانی خوا و پێغەمبەر درود خوای لەسەر بی لە دەقە شەرعیەکان بەڵام بۆیە زۆر جار ئەسڵەن پێویست ناکە ئەتوو بپرسی بۆیە دەڵێ وەین ئەفتاکە الناس و ئەفتەو یعنی حتا ئەگەر کەسێک فتواشی بۆی دای کە ئەمە باش نییە ئەتوو ئەگەر زانیت باشە لە ناخی خۆتەوە ئەو کەسە ناخی تەواوە سەلیمە ئیماندارە بزانە ئەمە تەواوە چاکە ئستەفتی قەلبەک پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەی دووەم فەرمودەی وابیسە لە سەرەتای فەرمودەکە فەرمووی ئستەفتی قەلبەک بۆی بەڕێزان سەرنجێکی تر لە فەرمودەی وابیسە پێش ئەوەی کە بێمە سەر تەواوکەری حەدیسەکە و بڵێن بینە سەر بەشی دووەمیشی کە پەیوەندی بە ئیثمە ئەگەر دیقەت بدەی وابیسا دەفەرمی چی دەفەرمێت ئەتەیت رسول الله صلى الله عليه وسلم من هاتمە خزمەت پێغەمبەر درود خوای لەسەر بی حتمەن کە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە پرسیارێکی هەیە ئیشێکی هەیە لێرە پێش ئەوەی وابیسا پرسیارەکە بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش ئەو کەوت فەرمووی جئت تسأل عن البر أي وابصة
ئەتوهاتی پرسیار بکەی لە دەربارەی چاکە بێڕ باشە و خێر؟ ئەوجا وابیسا فەرمووی بەڵێ نەعەم. هێ بەڕێزان ئەمە یەکە کە لە نیشانەکانی پێغەمبەراتی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ کە پێش ئەوەی کە سەحابیەکە قسە بکە پرسیار بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم زانی کە ئەم سەحابیە بەتەمای چییە بۆ هاتووتە ئەوێ چ پرسیارێکی هەیە. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەو کەوت فەرمووی ئەی وابیسە ئەتوهاتی پرسیار بکەی لە دەربارەی بڕ خێر و چاکە و باشە؟ ئەوجا وابیسە فەرمووی بەڵێ یا ڕەسوڵ الله فعلا من لۆ ئەوە هاتیم. کەواتە ئەمە بزانە ئەمە یەکێکە لە معجیزاتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە لە ڕێی وەحیەوە خۆ غەیبی نەزانیوە بەڵام لە ڕێی وەحیەوە کە ئەمە نێردراوی خوای گەورەیە بۆ ئومەتی ئاخر زەمان. بۆیە ئەمە یەکێکە لە بەیینات النبووە لە دەلائل النبووە نیشانەکانی پێغەمبەراتی پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی بەڵێ یا ڕەسوڵ الله. ئەوجا فەرمووی ئستەفتی قەلبەک تو خۆت بزانە لە ناخی خۆتەوە بزانە ئەو کارەی کە ئەنجامە دەی اطمأنت إليه النفس يعني نفست چووکە دەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەزانی وابیسا کەسێکی ئیماندارە کەسێکی فترە پاکە کەسێکی خاوین و پاکە نفسێکی خاوینی هەیە کەسێکی دیندارە. بۆی فەرمووی ئەی وابیسا تو خۆت پرسیار لە دڵت بکە ئستەفتی قەلبەک پرسیار لە دڵت بکە چاکە ئەوەیە کە دڵت نفست ئارام بی و قبولی بکە و دڵت چی قبولکە یعنی ئەو شتەی کە دڵت قبولەکە نفست قبول دەکە ئەمە چاکەیە باشە. ئەدی تەواوکەری یعنی ئەمە گوتمان چاکە هەیە پێناسەی چاکە و بڕ ئەمە لە فەرمودەی یەکەم و فەرمودەی دووەم هاتووە. ئەوجا هەیە تەواوکەری ئەوە وەلئیثم کەواتە بزانە بەڕێزان وەکو باسمان کرد ئەم فەرمودەیە زۆر گرنگە لەبەرەوە پەیوەندی بە هەموو ئیسلامەوە هەیە بە هەموو دینەوە هەیە چونکە هەموو دین یان چاکەیە باشەیە خێرە یان شەڕە و گونەحە و تاوانە. بۆیە پێناسەی چاکە و بڕ و باشە و پێناسەی خراپە و گونەح و تاوان هاتووە. بۆیە دەینە سەر ئەوەی دووەم فەرمووی وەلئیثم ما حاک في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. فەرمووی چی؟ فەرمووی تاوان گونەح چییە؟ ئەوەیە کە ما حاک في صدرك ئەوەیە کە لە ناخی خۆتەوە مرتاحنی ئەی کەسی ئیماندار ئەی کەسی مسلمان ئەی ئەو نەفسەی کە نەفسێکی خاوین و پاک و لەسەر فیترە مایتەوە هەر کارێک کە تو ئەنجام دەدەی هەر قسەیەک کە دەتەوێت بکەی هەر ڕفتارێک صیفەتێک لە ناو خۆتدا ئەگەر خۆت لە ناخی خۆتەوە شتێک لە ناو دڵت هەیە و پێت خۆش نییە خەڵک بزانی کەواتە ئەمە ئیثمە. بۆیە فەرمووی ئستەفتی قەلبەک خۆت پرسیار لە دڵی خۆت بکە والإثم ما حاك في النفس وتردد في الصدر إيه لفرمودي وابصة تاوان إثم معصية جناح تاوان أويك ها ما حاك في النفس لناو ناخي خوت وخوت كأم قصية دكي كأم كردوية دكي خود دزاني أما كردوية كي ناموه كردوية كي مقبول نية كردوية كخوت لرازيني خود دەزانی پێچەوانەی ئەم فترە پاکەیە کە خوای گەورە ئینسانی دروست کردووە لەسەر فترەی پاک خود دەزانی پێچەوانەی ڕەوشبەرزی و صیفات و سنجینی و کەرامەت و شەهامەت و مروءەت و کەسایەتی ئینسانە کەواتە هەل لەبەرەوەش وەکەریهتە ئەن یەطەلع عەلەیه الناس بزانە بەڕێزە وەکەریهتە ئەن یەطەلع عەلەیه الناس هەل لەبەرەوە یعنی تو پێت خۆش نییە. بۆیە بەڕێزان بەڕاستی زۆر کەس هەیە خۆمان زۆر جار دەبینی مەسەلەن خۆمان لە خۆمانەوە مرتاح نین بۆ نمونە کەسێک وایە دەبینی جۆرە مامەڵەیەک دەکە ئەو مامەڵەیە تەنانەت ئەگەر هەندێک فتواشی وەرگرتبی لەلای هەندێک لە مامۆستایەکان لای هەندێک لە خەڵک مەسەلەن یان هەندێک قسەی بیستبی لێرە و لەوێ دلێ خۆی خۆش کردووە بەوە یان لۆ خۆی جائز کردووە بەڵام وەڵڵاهی لە ناخی خۆیدا مرتاح نییە لە ناخی خۆیدا دەزانی ئەم جۆرە مامەڵەیە ئەگەر حرامەکی تەواویش نەبی شوبهەی تێدا گومانی تێدا
هل لبروش دشارتوا بيخوشني هم خلق بزاني وكرهت أن يطلع عليه الناس باشا أجر تو دلنياي لويك أم معاملة كتوا وسط لسط هج حرامي تدانية أم كردويك تو أنجام دي هج جناح تاواني تدانية هري خير بوشي دتويت بشارية ولا خلق بوشي بيت خوشنية خلق بزاني باشا بەڵام لێرە بەڕێزان یەک خاڵی گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە ئەو شتە ئەتوو بە خراپە بزانی چونکە جار وهەیە شتێک هەیە شتەکە 100% باشەیە چاکەیە خێرە بەڵکو حتا بەڵگەمان هەیە یعنی بەڵکو جارۆ هەیە فەرزە یان سنەتێکی مؤکدەیە لە شەرع بەڵگەی شەرعیمان هەیە ئاەتی قورئان یان حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری هەیە ئەمە جار وهەیە ئەمە دڵنیاینە لەوەی کە ئەمە چاکەیە باشەیە خێرە ئەو جاش ئێمە پێمان خۆش نییە خەڵک بزانانی ئەمە ئاساییە بەڕێزە ئەمە گوناح نییە بۆ ئەوەی کەسێک وا تێ نەگەی یعنی بۆ نمونە مەسەلەن کەسی وا هەیە شەو نوێژەکە شەو نوێژ یعنی چەند گەورەیە چەند سونەتەکی مؤکدەیە بەڵام ئەو جاش پێی خۆش نییە خەڵک بزانی ئەمە ئاساییە ئەمە گوناح نییە چونکە بۆ ئەوەی کەسێک ئەم حەدیسە بە عام تێ نەگەی یعنی وا بزانی هەر شتێک کە تۆ پێت خۆش نییە خەڵک بزانی کە ئەمە ئیثمە وكل حديثك هاتوا والإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس دبي بزاني أمشتشتكي خراب بي وإلا أقل أساسا واشتكي باش بي اشتكي تشاك بي خيشيك آسايا بلكو تشاكتر وايا باشتر وايا أتو بو دلسوزي ونية باكي خود بو إخلاصي خود باشتر وايا بنهيني كومالا عبادتها أنجام بدي بو أوي رياء وسمعة وشهرة نجتناوي بو أوي حصو بشي خلكي تر نجتناوي أما آساییە یان کابرا بوون منە ڕوژی سنت بە ڕوژیە بەڵام پێی خۆش نییە هەموو خەڵک بزانی بە ڕوژیە ئەو بە ڕوژی بووە لە پێناو خوای گەورە بۆ ئەوەی ئەجر و پاداش وەربگری نەک بۆ ئەوەی خەڵک مەدحی بکەن و خەڵک باسی بکەن و خەڵک بڵێن کەسێکی زۆر چاکە و ڕوژی سنەتیش دەگری نا ئەسڵ وایە ئەم شتانە بشارتەوە یان سەدەقە خۆڕاستە سەدەقە بە ئاشکراش دروستە باشکراش درستە بەڵام سەدەقەی نهێنی خێری زیاترە لەبەرەوە ئیخلاص و دڵسوزی و نیەت پاکی زیاتر تێدا دەردەکەوی بۆیە کەسێک سەدەقە مال دەبەخشی پێخۆش نییە ئەمە ئەسڵەن یەکێکە لەو حەفت کەسەی کە لە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشری دەکرێ وەک لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە یەک لەوانە کە دەفەرمێت وەرەجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه دەفەرمێت یەک لەو حەفت کەسانە ئەو کەسەیە کە دەچی ماڵی خۆی دەبەخشی بەنهێنی تەنانەت دەستی چەپی ئاگایلێنیە کە دەستی ڕاست دەبەخشی مەبەستی پێ ئەوەی ئەوەندە بەنهێنی حەزیلێ نییە بە شەری خوا بزانێ ئەمە ئاساییە بەڕێزان ئەم شتانە لەبەرەوە چونکە خۆی ئەمە عیبادەتە ئەمە یان فەرزە یان سنەتێکی مؤکدەیە بەڵگەی شەرعیمان لەسەری هەیە ئەو جا هیچ گومانمان لێ نییە کە ئەمە شتێکی چاکە شتێکی باشە بەڵام لە فەرمودەی ئەوی کە بڵێن نەواسیان واسیبە کە هاتووە باسی ئیثمەکە ئیثم ئەو شتەیە کە تو خود دەزانی خراپە تو خود نەک بەڵگەی لەسەرە نەک فەرز و سنەتە نەنا ئەسڵەن لەوانەیە بەڵگەی لەسەر بی کە گونەح بی کە تاوان بی یان ئەگەر بەڵگەشی لەسەر نەبی شوبهەی تێدایە بۆیە تو خۆت مرتاح نییە لە ناخی خۆتەوە هەستەکەی کە ئەمە کارێکی خراپە کارێکی چاک نییە بۆیە وەکو گوتمان یان مەسەلەن کەسێک بۆ نمونە سەفەرەکە نوێژ کورت دەکەتەوە پێی خۆش نییە خەڵک بزانی یعنی ئەمە لەبەرەوە ئەمە سنەتەکە هاتووە و ڕوخسەتێکی شەرعیە ئەوانە ئاساین بەڵام ئەگەر شتێک ئەوەی تێدا نەبی بڵێن بەڵگەی شەرعی نەبی لەسەر دروستبوونی ئەم کردەوەیە یان ئەم کارە یان ئەم قسەیە کەواتە ئەمە چییە؟ ئەمە دەبی ئینسان نەیکە ئەسڵ وایە چاکتر وایە باشتر وایە تەنانەت ئەگەر حرامێکی قەتعیش نەبی ئەگەر حرامێکی ڕاشکا و ڕوونیش نەبی خۆ دیارە شوبهەی تێدا ئەگەر شوبهەی تێدا نەبی هەرێ باشە ئەتوو بوو پێت خۆش نییە خەڵک بزانی
بۆیە بەڕێزان ئەمە بەڕاستی زۆر گرنگە، یعنی زۆر یعنی وا دەکە کە ئینسان چ بکە هەموو پرسیارێک نەکە. یعنی بەڕاستی زۆر جار مامۆستای ئاینی هەیە گلەی و گازدەی هەیە دەڵێ خەڵکێ وا هەیە یعنی پرسیاری زۆر بێمەعنا دەکە، یان پرسیاری زۆر ورد دەکە، یان هەموو پرسیارێک دەکە، یان پرسیارێک دەکە خۆشی دەزانی 100% دەزانی کە ئەمە دروستە یان دروست نییە، ئەمە حرامە یان حەلالە. کەواتە ئەم حەدیسە بەڕاستی وامان لێ دەکا کە زۆر پرسیار هەیە پێویست ناکە من ئەسڵەن پرسیاری تێدا بکەم. بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئستەفتی قەلبەک، تو خۆت پرسیار لە دڵی خۆت بکە. واللهی دا مامۆستای ئاینی فتواش بۆت بدەن، دا مامۆستای ئاینی فتواش بۆت بدەن، ئەگەر تو خۆت لە ناخی خۆتەوە هەست بکەی کە واللهی ئەمە گوناحەکە یان ئەمە کارێکی ناڕەوایە یان خراپەیە یان مرتاحنی لە ناخی خۆتەوە، مەیکە باشترە، ئەمە ئیفمە، ئەمە گوناحە، ئەمە معسیەیە. بۆی بەڕێزان قسەیەک هەیە کە عەبدوڵای کوڕی مەسعود قسەی خۆیتی، طبعا ئەمە حەدیث نییە، حەدیثی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم، قسەی عەبدوڵای کوڕی مەسعودە کە ئیمامی ئەحمەد و ئیمامی طایالسی و ئیمامی حاکم و غەیری ئەوانەش ڕیوایەتیان کردووە، هەر دەچتە ئەم چارچێوەیە. قسەکەی ئەو دەفەرمی چی؟ دەفەرمێت ما رآه المسلمون حسنا فهو عند الله حسن وما رأوه قبيحا فهو عند الله قبيح. دەفەرمێت هەر شتێک کە ئیمانداران مسلمانان بە باش بزانن ئەمە دیارە لای خوش باشە، چاکە، خێرە، چاکەیە، حەسەنەیە. وما رأوه قبيحا، هەر شتێک کە مسلمانان ئیمانداران بە خراپ بزانن، بە شتێکی ناموو بزانن، بە کردەوەیەکی بڵێن گونەح و تاوان بزانن، ئەمەش دیارە حرامە، دیارە قەدەغە کراوە، چونکە ما رأوه. بۆیە بەڕێزان لێرە ئەمە بۆ ئەوەی بەهاڵە تێنە تەفسیر نەکری ئەم قسەیە. ئەولەن عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی ما رآه المسلمون، مسلمون هەیە بە جەمع، نەک مەسەلەن یەکێک خۆی بە مسلمان دابنێ بڵێ وەڵا ئەم شتە دروستە، ئەم شتە دروست نییە لە خۆیەوە تەحریف بکە لە دین، ئەمە ناچتە ئەم چارچێوەیە. عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی ما رآه المسلمون، یعنی ناکرێ کۆدەنگی زانایان مسلمانان هەمویان کۆدەنگ بن لەسەر شتە کە ئەمە دروستە و لە حەقیقەتیشدا دروست نەبی، یان بە پێچەوانەوە هەموو مسلمانان زانایان کۆدەنگ بن لەسەر شتە کە ئەمە گونەحە، تاوانە، معسیەتە، و دوایش ئێمە بڵێنە ئەمە چاکەیە، باشەیە، یان ئەمە چاکەیە بڵێنە ئەمە گونەحە. نە، کەواتە لا تجتمع أمتي على ضلالة، ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کودەنگ نابی لەسەر گومڕایی. بۆیە بەڕاستی ئەم فەرمودەیە وامان فێرەکە کە ئێمە هەر یەک لەمە هەوڵ بدە ناخی خۆی پاک بکەتەوە، ناخی خۆی خاوین بکەتەوە، لەسەر فیتڕەی پاکی خۆی لانەدا، ئەوجا هەر کار و کردەوەیەک کە دڵی لێ مرتاح نییە بزانە ئەمە مەیکە باشترە، ئەمە گوناحە، ئەمە ئیفمە، خاستن کە تو بزانی یان پێت خۆش نەبی خەلکیش ئاگادار بی و خەڵک بزانی کە تو ئەم کار و کردەوەیە ئەنجامە دەی. حتى وإن أفتاك الناس وأفتوك، با خەڵک فتواشت بۆ بدەن، ئەسڵ وایە، چاکتر وایە، باشتر وایە، تو نەیکەی ئەم کارە، حتى ئەگەر تەنانەت گومانیشی تێدابی، تەنانەت شوبهەشی تێدابی، بۆ ئەوەی کە ئینسان خۆی بپارێزی لە گونەح و تاوان. سد الذرائع چییە؟ ئەوەیە کە ئینسان ئەو دەرگایە قەپات بکە، ئەو دەرگایە قەپات بکە، شتێک دڵنیا نەبی لێی کە ئەمە خێرە، چاکەیە، باشەیە، حەقە، بەڵگەی لەسەرە، مەیکە. شتێکیش دڵنیا نەبی لێ کە ئەمە گونەح نییە، طبعا دڵنیا، کەواتە ئەگەر گومانیش هەبی مەیکە باشترە. کاتی کە دڵنیا بووی لەوەی کە ئەمە هیچ گونەحی تێدا نییە، مامەڵەیەکی تەواو حەلالە، هەموو زانایان فتوایان داوە لەسەری، ئەوجا خۆتیش لێ مرتاحی، خۆت قەناعەتت کردووە کە ئەمە هیچ ئیشکالی تێدا نییە، ئەمە ئیفم نییە، ئەمە معسیەت نییە، ئەمە تەواوە. بەڵام
یعنی بەڕاستی شلگیری بەڕێزان زۆر جار وا دەکە کەسێ وا هەیە دەگەڕێ بەشون فتوایەک دەگەڕێ مەسەلەن لەوانەیە چەندین مامستای کردووە دەڵێ کاکە گونەحە کاکە ئەمە دروست نییە ئەم جورە معاملەیە ئەم قسەیە ئەم کردەوەیە ئەم شتە حرامە یان مەسەلەن مەکروهە یان دەڵێ باشتر وایە نەیکەی ئەو پەڕی مەسەن ئەو هەر دەگەڕێ دەپرسی لێرە و لەوێ بەس دەیەوێت فتوایەک وەربگری بڵێ وجا خلاص ما فلان کەس ئیتر گونەحی من لە ملی ئەو لا ئەمە شلگیریە بەڕێزان ئەمە ئینسان نابی ئینسان دەبی احتیاط وەربگری واجبە دەبی احتیاط وەربگری ئەگەر زۆربەی زۆری زانایان پێیان حەرام بوو با هەندێک لە زانایان پێیان حەلالیش بوو ئەسڵ وای ئینسانی متقی ئینسانی دیندار ئینسانی خواترس ئینسانی ئەوەی کە حسابك لو قبر و قیامەت و ڕوژی دوایی خۆی بکە ناچی ئەنجامی بدە خروجا من الخلاف نایکە بۆ ئەوەی کە تووشی گونەح نەبی وەکو لە فەرمودەی پێشتر کە ئێمە خۆینمان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێت دع ما یریبک إلى ما لا یریبک بۆ ئێمە کاتمان تەواو بوو ینی ئەم فەرمودەیەش بڵێن ئەوەی کە گرنگ بوو ینی هەوڵماندا لەم بەرنامەیە قسەی لەسەر بکەین وایلا وەکو باسمان کرد ئەم فەرمودەیە باسی هەموو باشە و هەموو خراپەمان بوو دەکە بۆیە طبعا زۆر فراوانە دەکرێت زۆر قسەی زیاتریش لەسەر بکرێ ئەوەندە کفایەتە إن شاء الله تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين